الحمد لله رب العالمين حمدا يوافي نعمه ويكافئ مزيدا. يا ربنا لك الحمد كما ينبغي لجلال وجهك ولعظيم سلطانك. اللهم فصل وسلم وزد وبارك على سيدنا وقائدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه وأتباعه وأولياء أمته أجمعين إلى يوم الدين. براو خوشی ایماندارم، السلام عليكم ورحمة الله وبركاته. یەکێتر لەو هیلاکبەرانەی زبان و لیسانمان، یەکێکتر لە تاوانەکانی زبانمان کە زۆر بە ئاسانی دەیگرین و وازانین بەڕاستی ئاسانە، بەڵام مایەی بە هیلاکبردنمانە، مایەی ڕسواکردنمانە لە دنیا و لە قیامەتە. ئەویش زیادەڕەویە لە قسە، یعنی ئینسان کە قسە ئەکا ئەدوێ باسی بابەتی ئەکا لە حەدی خۆی تەجاوز ئەکا، یان پێویستی بە جوملەیەکەیە کە تۆ ئەو بابەتە باسکەی یا ئەو قسە باسکەی سەیرەکەی تۆ زیادەی پێوە ئەلکێنی، زیاتر لەسەری ئەڕۆی. بۆیە عولەما و زانایان فەرموویانە، تەمەن لە قورئان و حەدیثەوە وەریان گرتووە، ئینسان کە زۆر بڵێ بێ، زۆر قسە بکە، لە حەدی خۆی تەجاوزی کرد، باسی بابەتی کرد، باسی مەوزوعی کرد، پێویستی بە دوو جوملە بوو ئەم بە دە جوملە باسی کرد و پێی ولکان قسەی زۆری لەسەر کرد، بەڕاستی ئەمە تووشی هەڵە ئەبێ. کە تووشی هەڵە بوو ئیتر گوناهبار ئەبێ، چونکە هەڵە تاوانە و گوناهە، و هەروەها کە تووشی گوناهباریش بوو ئەو کاتە مستحقی ئاگرە لە دنیا و لە قیامەتە. زۆر جارێ ئەو وشە زیادە کە تۆ ئەیڵێی کە پێویست ناکا بێڵێی، ئەبێتە مایەی ئاگر بۆ تۆ لە دنیادا، ئەبێتە مایەی فیتنە بۆ تۆ لە دنیادا، ئەبێتە مایەی ئاژاوە بۆ تۆ لە دنیادا، چونکە هۆکاری تێکدانە، ئەبێتە هۆکاری بوتان، ئەبێتە هۆکاری غەیبەت، ئەبێتە هۆکاری جوێندان، یعنی ئەمانە هەمووی حرام و جائز نییە خۆشەویستان. بۆیە بەڕاستی ئینسان لەو کاتا کە تووشی گوناه بوو، گوناهبار بوو، مستحقی ئاگر و جەهەنەمە لە دنیادا و لە قیامەتیشا خۆشەویستان. خوای تەبارەک وتەعالە لە قورئانە فەرمێت: أعوذ بالله من الشيطان الرجيم لا خير في كثير من نجواهم إلا من أمر بصدقة أو معروف أو إصلاح بين الناس ومن يفعل ذلك ابتغاء مرضات الله فسوف نؤتيه أجرا عظيما. خوای تەبارەک وتەعالە حتا چپەچپی زیادەیش خوای تەبارەک وتەعالە پێی باش نییە و پێی کارێکی خراپە. چپەچپ یعنی ئینسان چپەچپ بکە، جا بێ قسەی زۆر زیادەڕەوی لە قسە. خوامێ لا خەیڕە فی کەثیر من نەجواهم ئیلا، بەڕاستی هیچ خێر و بەرەکەتێکی تیان نییە، هیچ سود و قازانێکی دنیای و قیامەتی تیان نییە. ئینسان دەستکا بە چپەچپ و یا وتەی زیادە و قسەی زیادە یا قسەکردنی زۆر، إلا من أمر، إلا أو كسيكوا أمر بتشاكيكا رينموني خلقيكا كصدقة كان شاكب كان شاكو صدقة مسألة ماي عزتي دين ودنياته، أو كسا كقسيكي زوري كر يا قسي كر، أو أمر بتشاكي كر، أمري بصدقة كر، أما كاريكي باشي كردو، أو نابي زور بيت إنجا أو معروف يان أمر بمعروفك ونهي لمنكرك، نصيحة آمشقاريك. أما أجر قصي كرد شبي كرد وتي زيادة يود كأمر بصدقة بو، أمر بشاك بو، نهي لخراف بو، ويا إصلاح ذات البين بو، إصلاح بو لنيواني خلقيا قفتو قوية كرد قصي أكر بو يكوا خلقي آشكاتوا دوب عائليك، دوب نمالة، دو دراوسية، دو برا، دو خشك، دوو کەس بەڕاستی شەڕ و ئاژاوانە تۆیەی لە بەینا قسەیەکەی چپەچپەکەی بۆیان بۆ ئەوەی کەوا ئیسلاح ئەمە خێری تایە. وئیلا چپەچپەکان قسەی زۆر زیادەی فزولی کەلام ئەمە بەڕاستی هیچ خێرێکی تیان نییە. خوای تەبارەک وتەعالە فەرمێت ئەو کەسەی کەوا قسە ئەکات کە ئەمر بە چاکەی و نەهی لە خراپەی و ئەمر بە سەدەقەی و ئیسلاحی زات و بەینەکە و نێوانی خەڵکی چاکەکە،
أما خواي تبارك وتعالى فرميت ومن يفعل ذلك ابتغاء مرضات الله أمي لبر خاطري خوا نك لبر سياسة أمبكا لبر خوا أمر بصدقك لبر خوا أمر بتشاكبك ونهي لخرابك لبر خوا إصلاح ذات بينك لبر رزاي خوا نكبو ما بس تجي تايبتي نكبو دنكو كرنو إزباياتي نكبو كتلة بازي لبر خواي تبارك وتعالى فرمت أم كس زور بالرزا بلاي منوا فسوف نؤتي أجرا عظيما بعداش تيجي زور قوري في يدين لدنيا ولا قيامة خير وبركة رجعين بسريع يعني أو كسي كوا أما صفتي يعني قسناك بيدنك قسي شكر براسي أمر بتشاكي ونهي لخرافي أمر بصدقي وإصلاح ذات البين خوشويستان بويا خوشويستان إمام فخري الرازي خواي قوري لي بالرازي أم بياوە گەورە کە تەفسیری کەبیری دانا ئەم ئاەتە خێر و بەرەکەتی دین و دنیایەتیایە چونکە خوای تەبارەک وتەعالا ئەفەرمێت تۆ بێدەنگی هەڵبژێری باشە قسە ئەەکەی بە ئەندازەی پێویست بێت زیادە نەبێ یعنی زیادە نەبێ لە قسەکانتە زیادە ڕەویتیان نەبێ اینجا کە قسەیشت کرد بە ئەمر بێ بە سەدەقە و ئەمر بێ بە چاکە و نەهی بێ لە خراپە و ئیصلاحی ذات البەینێ بێت یان ذکری خوا بێ بۆیە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم الدنيا ملعونة وملعون ما فيها إلا ذكر الله وما والاه وعالما ومتعلما بيغمبري إخوان الدنيا ملعون ليلا الدنيا ملعونة يعني مذمومة يعني زمكرا ولا إخوة چونك إنسان عادة زور جاري بهوي دنيا وخوشويسي دنيا أكيوت ناو هلكانوا أكيوت ناو تاوانوا أكيوت ناو گناهوا بوي الدنيا مذمومة دنیا زەمکراوە دنیا قێزەونە دنیا ئەوە تا خوای تەبارەک وتەعالا پێغەمبەر فەرمێ ئەگەر ئەندازەی باڵەمێشولەیەک لای خوا ڕێز و حورمەتی ببوایە بەڕاستی نەئەدا بە کافر و مشریکان هەمووی ئەدا بە مسلمانان بەڵام دنیا مەیدانی تاقیکردنەوەیە ساحەی عەمەلە بۆی کەوا ئینسان بەڕاستی تاقی ئەکرێتەوە تیا خۆشەویستان الدنيا ملعونة وملعون ما فيها وأوشي كوا تيادي زەمکراوە إلا ذكر إخوان به ياد إخوان به تسبيحات وتمجيدات وتقديسات وپروردگار به إنجا وهروها عالم زانا كبراسي عالم كوا وصيت بحقه براسي بكا للرباسي پیغمبر والصحابه والصالحين وخواناسان لا يندابه اوي كوا خلقي فيركا فيري كاري باشكا امانه براسي لا اخوا بريز ومحترما خوشويستا خوا امانه بي خوش مستحبه جابويا پیغمبر ما صلاه وسلام الى سربي افرمت طوبى لمن امسك الفضل من لسانه وانفق الفضل من ماله ابن ابي دنيامي الا الصمت وآداب اللسان من نقل كردوها افرمي پیغمبر خوا افرمي صلى الله عليه وسلم طوبى يعني سربرزي عزت يا شجره طوبى يا بهشت خوشي بهشت ناس نعمتي بهشت بو كسي كوا زياده الروي لقسيا اجريت نايكا كاتك قساكا باندازي بيويستا باندازي بيويز جواب داتو باندازي بيويز قساكا بلام وانفق الفضل من ماله اوي كوا لماضي خوي زياده او يعني ابخشيت يما عكس ما كرتو قسي زوركين قسي زياده زوركين بلام زياده مالي خومان امادنين بيدين بفقير وهجاران يا بيشدين اندازي كما دين بويا براسي خوشويستان پیغمبر فرميت بهشت بو كسيه طوبى عزت سربرزي بو كسا زياده الروي لقسا اجريته مالي زياده خوي ابخشي خوشويستان بني عامر هاتن بوقت مدي پیغمبري خوا صلى الله عليه وسلم كاتي هاتن بوقت مدي پیغمبري خوا صلى الله عليه وسلم وصفي پیغمبريان زور كرت انت والدنا انت سيدنا انت افضلنا علينا فضلا وانت اطوالنا طولا وانت كذا 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 زور وصفي پیغمبري خوا صلى الله عليه وسلم پیغمبری خوا صلی الله علیه وسلم فرمووی بەڕاستی ئەم هەموو وەستو و سەنای ئێوە کردوتانە با حەقیش بێت با ڕاستیش بێت بەڵام زۆر جارێ زیادەڕەوی لە قسە ئینسان ئەخاتە هەڵەوە شەیطان یاری بە عەقڵەتەکە شەیطان یاریت پێیەکە شەیطان وات لێیەکە کە تۆ کۆمەڵێ وشە بڵێی بەڕاستی ئەو وشانە پێویست نەبێ یا گوناه و تاوان بێ خۆشەویستان ئێمە خۆمان لە زینا ئەگرینەوە خۆمان لە عارە خواردنەوە ئەگرینەوە خۆمان لە تاوانی گەورە و قەتڵ و قیتال ئەگرینەوە
بەڵام علما فەرمون زۆر جارێ مسلمان ئیماندار بە یەک وشە ما بینی مەشریق و مەغریب لە خوا دوور دەکەوێتەوە، یەک وشە کە تۆ لای تۆ ئەلۆتە ئاسان بێ زیادە ڕەوێ لە کەلامتا. بۆیە بەڕاستی زبان بەو بچکۆلیە خاوەنی چەندەها تاوان و گوناها خۆشەویستان. یەکێک لە حوکەما فەرمێت خوای تەبارەک وتەعالا ئینسانی عاقڵ ئەگەر سەیری خۆی بکا، سەیری بەدەنی خۆی بکا، خوا دوو گوێچکەی پێداوی، یەک پارچەی بچکۆلە زبانی پێداوی بۆ ئەوەی کەوا زۆر ببیسی بەڵام کەم دووبی بە ئەندازەی پێوی قسە بکەی زیادەی تیانەگەی، چونکە یەکێک لە هیلاکبەرەکانی ئینسان لە دنیا و لە قیامەتا قسەی زۆرە. بۆیە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم ما أوتي رجل شرا من فض في لسان، ئەفەرمێت نەدراوە بە ئینسان کە شەڕتر و خراپەتر بێ لە زیادەڕەوی لە قسەکردنیا، زیادەڕەوی لە قسەکردنیا. وابن عمر رضا رحمة خوای لەسەر بێ ئەفەرمێت إن أحق ما طهر الرجل لسانه، ئەوەی کەوا پێویست بێ ئینسان بیکا و حەق بێ لەسەری لە پێش هەموو شتێک زبانی پاکاتەوە، زبانی پاکاتەوە لە چی؟ ئەوە هیچ غیبەت و زەمەمانە حرامە، لە قسەی زیادە بە ئەندازەی پێوی قسە بکە. مجاهد ئەفەرمێت إن الكلام ليكتب حتى إن الرجل ليسكت ابنه فيقول أبتاع لك كذا وكذا فيكتب كذيبة. ئەفەرمێت زۆر جارێ ئینسان بەڕاستی قسەکە ئەدوێ بۆ ئەوەی کە منداڵەکەی بێدەنگا پێی ئەڵێ فڵانەشت و فڵانەشت بۆ ئەکڕم، بەڵام درۆەکات، ئەمە بە درۆیەکی بچکۆلە لەسەری ئەنووسێت بەڕاستی بۆی با بناڵەکەی ژێرکا، چونکە ئەسحابی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە درۆ ئەوە پێغەمبەری خوا دووری خستوونەتەوە حتا لەگەڵ منداڵ و حیوانەکانی خۆیشانە. ئیمامی بوخاری، ئیمامی مسلیم ئەو بەڕێزانە کە ئەحادیث پێغەمبەری خۆیان کردووە ئەگەر بچوونایە بۆ لای کەسێک لەم وڵات بۆ ئەو وڵات، لە شەرق بۆ غەرب بچوون، لە خۆراسانەوە بۆ حیجاز، لە حیجازەوە بۆ مەغریب ئەچوون بەس بە دوای حەدیثێکی پێغەمبەری خوا کە سەحابەیەک لەوێ تابعینێک لەوێ حەدیثێکی پێغەمبەری خوای لە ئەچوون یەکەم جار حەدیثەکانی ئێوە نەگرت، سەیری ئەخلاق و ڕەوشتیانەکە بزان ئەخلاق و ڕەوشتی ئەم کەسە چۆنە. ئەگەر حتا درۆیشی لەگەڵ حیوانەکە بکردایە، درۆ چۆن لەگەڵ حیوانە، مەسەڵەن لەگەڵ حیوانەکەی بان کردایە بە توورەکەیەک توورەکەی چی تیان نەبوایە، دوای سەیری کردایە بە فێڵ وای کردەوەی کە حیوانەکە بگرێ، حەدیثیان لێ وەرنەگرت. ئیمامی بوخاری فەرمێت چوون بۆ منتەقەی خۆراسان، وتیان نەفەرێکی لێیە حەدیثی پێغەمبەری خوای لێیە، کاتێک ڕۆشتم کە بە خێراتنی کردم و پێشواسی لێ کردم بۆ ئەوەی کەوا حیوانەکەی بگرێت، توورەکەیکی ئاوا بەدەستەوە بوو هەر ڕایەوە شاند و بۆ ئەوەی کەوا حیوانەکە بگرێ، حیوانەکەی گرت، وتمەوە هیچی تیا هیچ شتیان نییە، وتم دەی من سەلام عەلەیکم خوا لەگەڵ خوا عافیت، وتی کاکە بۆ حەدیثەکەی پێغەمبەری خوا لە لامە ناینووسە، فەرمی نامەوێ حەدیث لە تۆ نابێ. يعني ئینسانی مسلمان و عاقڵ و ژیر ئەبێ حتا درۆ لەگەڵ حیواناتیشان نەکات، فێڵ لە حیواناتیش نەکات. خۆشەویستان بۆیە ئەهلی سەلاح مسلمانی ڕاستەقینە بەم شێوازەیە خۆشەویستان. و هەروەها شێخ حەسەنی بەسری فەرمێت ئەینەوەکانی ئادەم ئێوە ئاگادار بن بسطت صحيفة ووكل بها ملكان كريمان يكتبان فأمل ما شئت أكثر أو أقلل. ئەفەرمێت صحیفەیەکە بۆ دانراوە، مەلەفێکە بۆ دانراوە، خوا دوو مەلایکەی لەسەر داناوە ئەنووسێت، جا تۆی ئارەزووی خۆتە، کاری چاکەکەی بۆتە نووسێ، کاری خراپەکەی بۆتە نووسێ، زۆر بڵێبی بۆتە نووسێ، کەم بڵێبی بۆتە نووسێ، بۆی ئاگاتان لە خۆتان بێ زبان ئاگرە و ئەمانی نییە. خۆشەویستان ئەگەر سەیری ژیانی هەموو سالیحان و خواناسان و پیاو باشان بکەین، ئەوەندە بێدەنگ بوون، ئەوەندە قسەکەر نەبوون، ئەوەندە مەگەر ئامۆژگاریەک مەگەر نەسیحەتێک وەک خوا فەرمێت ئەمر بە چاکە و نەهی لە خراپە و ئەمر بە سەدەقە و فەرمان بە سەدەقە و یان ئیسلاح الذات بین قسەیان کرد بێت، ئەینا یا خەریکی ذکر بوون یان خەریکی مەشغەڵەتی خۆیان بوون، بەڕاستی خەریکی وتی نەبوون. ئێستا خەڵکی وایە کە قسەی لەگەڵاکەی کە ئیتر ئەوەندە بابەتەکە تەفسیلە دات و حەچی حکایەتی شێر و ڕێوە وت باسەکە خورشید و خاوەر و بابەگیان قسەکەی تۆ پێویستی بە دوو کەلیمەیە، ئیتر زیادە مەڵێ چونکە گوناهبارە بی، با مباحیش بێ قسەکە، چونکە ئینسانی مسلمان و عاقڵ و ژیر زیادە ڕەو نییە. خوا لە هەموو لایەکمان خۆش بێ و لە هەموو لایەکمان ڕازی بێ. یا ڕەبی خوایە یان
لێتە پاڕێنەوە بە ئیسمی عەزەمی خۆت بە ناو جوانەکانی خۆت عاقیبەتمان بەخێر بێڕی حوسنی خاتمان پێ ببەخشی یا ربی خوایە لە بەڵاو لە فیتنە و لە ئاشوب لامان دەی یا ربی خوایە زبانمان پاراوکەی بە زیکری خۆت بە یادی خۆت بە فەرمان بە چاکە و بە نەهی لە خراپە بە ئەمرکردن بە سەدەقە بە ئیسلاحی زات و بین بە کاری خێر و زبانمان لە خێرا بێ لە شەڕانەوێ پەروەردگارە خوایە لە خۆمان و باوکو دایکمان خۆش بی لە خۆمان و باوکو دایکمان ڕازی بی یا ربی خوایە گە نەتەپاڕێنەوە ئیسلاحی حاڵی خۆمان و خانەوە ماڵ و منداڵمان بکەی یا ربی خوایە خۆمان و خانەوە و ماڵ و منداڵ و خاک و وڵات و نیشتیمانمان پارێزاو کەی لە هەموو وەبا و نەخۆشی و ناخۆشیەک بەتایبەت لەم نەخۆشیکەوە ڕووی لە وڵاتمان کردووە خوایە لای بێ لەسەرمان خوایە دووری خەیتەوە لێمان ئەوەی تووشی بۆ شیفای عەزیز و پەلەی بۆ بنێرە ئەوەی ناڕەحەتە ئەوەی گرفتارە ئەوەی داوای دوعای خێری لە ئێمە کردووە نەخۆشە خوایە شیفای عەزیز و پەلەی بۆ بنێرە یا ربی خوایە زەلی سەر جێگای مەکە منداڵی نیە منداڵی ساڵحی بەرێ فەقیرە هەژار نەدارە خوایە قەرزارە بە لوتفی خۆت بە کەرەمی خۆت بە قودرەتی خۆت خوایە یارمەتی بە دەرگای خێر و خۆشی و ڕۆزی لێ بکەرەوە یا ربی خوایە گیان کاربەدەستی وڵاتمان بۆ ئیسلاحکەی ئیمان و ئیسلام خێرە دڵیانەوە ئەگەر قابل نین هەر بێویژدانن هەر زاڵمن هەر ستەمکارن یا ربی خوایە یا ربی خوایە تۆ خۆت فەرمووتە وئین ربەکە لەبالمیرصاد خۆت خاوەنی قۆ و هێزی خوایە لیان قبوڵ نەکەی خوایە زوڵم قبوڵ ناکەی تۆ زوڵم لای تۆ حرامە خوایە هەرچی زاڵم و ستەمکارە یا ربی خوایە خۆیان و جێژ و جاشان لەناوبەری یا ربی خوایە پشتیوانیان لەناوبەری هێزی ئەژنویان بشکێنی یا ربی خوایە گیان تۆڵەیان لێ بکەیتەوە پەروەردگارە تۆڵەی فەقیر و هەژار و نەدار و چینی چەوسا و مەزلومەکانیان لێ بکەیتەوە یا ربی خوایە خۆمان و باوکو دایکمان لە فیردەوسی ئەعلا لەگەڵ پێغەمبەرا بین صلی الله علیه وسلم لەسەر حەوزی کەوسەر بین لەگەڵ پێغەمبەرە نازدارە ئاوی کەوسەرمان باتێ لە توی نەکبەتی دنیا و قیامەت ڕزگارمان کەی یا ربی خوایە گیانەت ئەپاڕێنەوە بە ئیمانەوە بمانژێنە بە ئیمانەوە بمانبێنە بە ئیمانەوە زیندوومان کەرەوە بەزێ بە کەساسی و تەسکی و تاریکی و ناڕەحەتی و باریکی ناو گۆڕمان ئەبێتەوە زبانمان سابت کەی لە وەڵامی فریشتەکانی ناو گۆڕە کاتێکەوە لێمانە بەرزن مەن ڕەبوکە بە زبانی پاراوەوە بڵێن الله ربنا لا إله إلا الله ومحمد رسول الله ئەو پێغەمبەرە نازدارە بناسینەوە ناو گۆڕە شەفاعەت و تکامان بۆ بکە بانگمان بکە و دەرمان نەکە یا ربی خوایە گیان ئێمە فەقیری دەرگای تۆین چاوەڕێی ڕەحمەتی تۆین چاوەڕێی میهرەبانی تۆین بۆ خۆمان و ماڵ و منداڵ و خاک و وڵات و نیشتیمانمان پەروەردگارە بەرەکات و ڕەحمەتی خۆت برژێنەوە سەر دڵ و دەروونمانە بەسەر خاک و وڵات و نیشتیمانمانە آمین آمین أقول قولي هذا وأستغفر الله لي